جوانەکانی سلێمانی بەخێر بێ. لە 240هەمین ساڵیادی دامەزانی سلێمانی خۆشەویستە پڕبەدڵ پیرۆزبایی لە خەڵکی ڕەسەنی شاری سلێمانی و خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی و ئەمبێ بڵێن پیرۆزباییش لە کوور دەکەم لە بەروی سلێمانی یعنی کوردستان. سلێمانی چرایەکە هەر چوار پارچەکەی کوردستان ڕووناشی لێوە دەگرێ. سلێمانی شاری ڕۆشنبیران، شاری منەوەران، سلێمانی شاری یاخی لە هەموو ناحەقیەکان، سلێمانی پێشەنگی هەموو شارەکانی کوردستانە لە هەموو جۆرەکانی هونەر، سلێمانی شاری شاعیرە گەورەکانی سالم و نالی و کوردی و مەحوی و پیرەمێرد و گۆران، سلێمانی شاری عەلادین سەجادی و مەلا عەبدولکەریم و دەڕیسی و شەمحەمەی خاڵ، سلێمانی شاری مزگەوتی گەورە و کاک ئەحمەدی شێر،